بەڵێ بەڕێزان سەبارەت بە دەرکردنی کۆمەڵێک ڕێکار لەلایەن بەرگری شارستانی دوهۆکەوە سەبارەت بەو هۆڵانەی هۆڵی بۆنەکان کە بە چ شێوازێک بێن لە پێناو سەلامەتی گیانی هاوڵاتیان کە لە نێو هۆڵەکاندان جا هۆڵی پرسەیە یاخود ئاهەنگ و بۆ گواستنەوەیە هەر بۆنەیەکە کۆمەڵێک بڕیار و ڕێکار گیراونەتە بەر بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە لەگەڵ بەڕێز بێوار عەبدولعەزیز بەرپرسی ڕاگەیاندنی بەرگری شارستانی دوهۆک گفتوگۆ دەکەین بەڕێزیان لە دوهۆکەوە لەگەڵمان دەبن. کاک بێوار سڵاوت لێبێت چۆن بوون گەیشتنە و قەناعەتەی کە ئەم بڕیار و ڕێکارانە دەربکەن؟ زۆر سوپاس. پێشتر بەرگری شارستانی هەر کەسێکی هۆڵێک ئاوا کردبوون ئاوایەک ئاوا کردبوون لژنێک هەیە سەردانە ڕێڤەبەریە بەرگری شارستانی دکەن چەندین ئەندازیارژی پارێزگای دووەکێک و گەلتڕین نەخواری سەردانە وی ئاواهی دکەن و جهەتە وی ئاواهی دکەن نەخشەک تێتە پێشکەشکردن و لازمە مەرجم بەرگری شارستانی هەمی تێدا هەبن لێ پشتی هەنگێ کو چیتە مرحلە کادید بجنە مرحلە دوێ چیت بوو لجنە دیفچۆنی هەر لجنە دیفچۆنی سەروان ئاوایەت کەل دەمید بیتە هەیکەل و حتا ئاواهی تەمام بیتن جارە کادی هەر لجنە دیفچۆنی سەردانەوی جهەتی دکاتن بێت هەمی مەرجێن خۆ پاراستنێ یەت بەرگری شارستانی یەت وێ لجنەی داینێت بێت تێدا هەبن ئەو جار وێرە پشتی ئەفریدان الحەمدانیە پەیدا بووی گەلک هەوڵاتیە گیانی خۆش دەستدا یەکسەر کو ئەڤریکای کۆنگۆنێک هاتە ئەنجامدان کو ئەف کۆنگۆنە پشتەوانیە وەزیرە ناوخۆ و بریارە پارێزگاری دووەکێک و ڕێڤەبەری بەرگری شارستانی گەل چەندین ڕێڤەبەرین بەرپرس پارێزگا دووەکێ پشتیداری وێ کۆمبۆنێدان ئەف بریارەدان ئەوێت مەداینە دیارکردن کوشوانە نافهۆڵین شەهیانەدا نافهۆڵین گرتیدا نافهۆڵین کافیادا نافهۆڵین هۆتێلادا هەر جهەتێکێ هۆڵێ هەبیتن کردووە بۆ ئەو کەسانەی کە ئەم هۆڵانە دروست دەکەن هۆڵی شەهیان و یاخود پرسەیە هەر بۆنەیەکە ئەم مەرجانە چین کە دەبێت هەبن لە نێو هۆڵەکاندا؟ بله زوریا پیدویه نوان هولاد مرجن خوپاراستنی هبن درگاه قرطال کرنه هبیتن درج کن قرطال کرنه هبن درگاه هبن نب درگاه کپتنه کو سه درگاه و پتر هر ریدانه کا پیدا بوش همی رخا هبن ناچ بیت همی رخا کی هبن درج کا چونه جوری و درج کا قرطال کرنه ناچ بیت یک جهت بن لازم هر کشور رخا کی بیتن شوازه و جدا بیتن جهوا جدیر بیتن اگر هاتو اگل جهت کی پیدا بود حوالاتی بشین ترخی دبدر کردن هر روزا اف هولن زورن مازن لازم سیستم اتوماتیکی تدابید وقتی ریدان آگری پیدا بیتن حتی خوب شف بیتن اب خوب کنترل سر بیت کردن هر روزا لازم از انگه هوشداریت نافده بیتن لازم کار با یدک وقتی کار با سرکی جقت عد بیتن کار با یدک حل بیته اف گلوپ حل بنه حوالاتی ببینیتن زانیتن دید که رادار کبیتن هر روزا لازم فسکور هبن پیش درگه هیتوه اتجاهی بود دیار بکاتن همای اگزیت هبیتن وقتی تغریب بیتن ده حوالاتی ببینیتن و بشت خوب قرطال بکاتن باشە کاک بێوار خۆی ئێستا لە زۆربەی هۆڵەکان ینی ئەو مەرجانە نییە ئەوەی کە تێبینی دەکرێت ئەم هۆڵانەی کە ئەم مەرجانەیان تێدانیەوە بەردەوامیش بۆنەکان هەن ینی چی کراوە سەبارەت بەمانە تاوەکو ئەم ڕێنمایانە جێبەجێ؟ بەڵێ هەر شەش هەیوەجارێکی بله هر شش هیواجاره که تیم مدمل پارێزگا دوی که سردان همی آواهیات کن و تلا هر روزا ڕێڤەبەریە و قوتابخانە و همی آواهیان ام مرجان بود دیار کن لازم اف مرجع بین جبهه کردن جاره کادی دوباره پشتی مانگه که سردان آوان جهتات کنه و جبو هنده اگر کسی که اف مرجع جبهه نکردن ام هوشداریه که دینه آگهداریه که دینه اگر جاره کادی مرجع ما دوباره کار نه نه و ام دینه دادگاه و پیراو انتصال برانبر وی کسی تت انجام دادن لی هر روز کو بریارت ابریکه هاتینا در خستن کو بلس هاتنا در خستن دو حیف ما مجال داینه وان جهت همیا لازمه السنور پارێزگاه دو که همین مرج بین جبهه کردن ناف همی آواهیان دا هر کسی که جبهه نکردن پشتی دو حیف جاره کادی تیم مد سردان وان جهت کن و پیراو انتصال برانبر وان کسا دید این انجام دادن مرم جزوی چنده و داریدان سلطان کیم ببین جان حولاتیان نکفتت ماترسیه دال دمی ریدان آگری پیدا بیتن نبتنه کو حوالاتی سوژن گیان خوش دزدن نخیر افریدان پیداش بی گله که شوی کدو پال دا پیل کدو دانه هر روز آگیر اکسیژن ولد گری دوان اکسل کربن دارد خیتن افجور همی بیا دوان اکسل کربن صاحب نبینه هوای بدر خنج در و دیکل بدر خنج در و بیا اگر کو حوالاتی تنگ نفس و پیدا بیت و گیان خوش دزد زور باشه کاک بیار اما سبارت بس سیستمی رخصنی شوازی هول و قاعکان یعنی بم شوازه بلام ام اکسسوارات و کلو پلانی که قاعکی پی درازندرت و یاخد پی دروست دکرد هر لموکیتو او فرشی که هيا یاخد اوی لبنمیت و لسقف کده هيا همیان ماده پلاستیک و فلینه و فوم و ام جورانن که
هەر زۆر خێرا گڕ دەگرن ینی ئەمانە جیرانەتە بەر ڕێو شوێن جیرانەتە بەر سەبارەت بەوەی کە ئەم کەلوپەلانە بەکار نهێنرێن لە هۆڵەکان یان تەنیا ئەوەیە دەرگای زیاتر بێت و کارەباکەی وا بێت و ساحیبەی هەبێت چی دیکە باس کراوە نخیر همی شوازی خوب هارستنی حتیش آواهی کردن آواهی حتیش بنی آواهی بگیره حتیش دیوارت آواهی بگیره سر آواهی بگیره ناچ بیت پاتای کده هبن ناچ بیت نف کرستن زیاگرد بر بیت زیور را چیت نف کرست زیت هاتینا چیکرن ناچ بیت بناب کارینان شوازه کنی انداز زیاره کنی وت نه دیوارت و هر روز کەسێک ببوورە کەسێک هۆڵێک دروست دەکات بۆی هۆڵێکی ڕێکوپێکی هەبێت پێویستە مادەکان چی بن ئێوە قسەتان لەسەرەمە کردووە لێژنە پێک هاتووە کە بزانن ئەو مادانە ئەو ئەکسسوارات و هەرچ شتێک کە هۆڵەکەی دیویژوورەوەی پێ ڕووپۆش دەکرێت دروست دەکرێت پێویستە چۆنی بن بۆ ئەوەی دژا گەرگرتن بن ینی ئاگر نەگرن قسە لەسەرەمە کراوە کە دەبێت چی بن کەلوپەلەکان بله او کرسته اون کو آگر نبر بیته هنده کرسته هنه کو بو سخوات نب کارینان ماده فلینیت ناف دهه آگر بر بیته زیکا ویرا چید هنده کرسته ماده زیتیت هاتینا چه کرن او ماده گاز وایلیت هاتینا چه کرن او آخر همی ایده اینا گوهرین هر روز ساوا ایراد بیتن دفن بیتن ناچی بیتن ظاهری بیتن تا اینکه غازیت ال پی جی اب کارتینن ویت یا دیر بیتن دی سیستم رنمای نجماره ای که سال 2020 همی هات بنا دانان دیر بیتن شوایرن کاره به هر روز دیر بیتن تا اینکه گازه دیر بیتنش ناف ترومبیل دا گلک رنما طبعا ابروک و گلک مرش شلای همی روی بریا و همی آتینا پیشکش کردن کو ما بس به اول ناف قاعده اف قاعده تا چه کردن او کرسته بین کارینان هر صد ناف هتل دا نفهمی آواهی دا اوت آگر زینه بر بیته و زیورانه چیتن نشتی اف ریدان آگر و پیدا بوی کو او کرسته بون و ما چند شرکت که دا آگر بر بوی و قا همی هاتی صوتن اف هنده کرسته هنه کو دجی آگرینه آگر صنایع ورانه چی نف ماده فلین ناف دا بیتن یعنی وای بار گلاس بن هندک کرسته تانک و ماده کارتونی ناف دهنه آگر بر بیته و صنایع ورات چن باشە ینی بەکارهێنانی یاری ئاگرینەکان بە هەموو جۆرێک قەدەغەیە لە نێو هۆڵەکاندا ڕەنگە هەندێک خانەوادە حەز بکەن کە بیانەوە ئەو یاری ئاگرینانە بەکاربێنن لەبەرەوەی بەشێکە لە جوانکاری بۆنەکە لەو کاتەدا چۆن هەڵسوکەوت لەگەڵ ئەمانە بکرێت بۆ نمونە خاوەنی هۆڵەکان چی بۆ خانەوادانە بڵێن ئایا لەمە دووە ئەمە بە تەواوی قەدەغە دەکرێت بله ناف جورا دا تواوی قدقه ناجی پیچ رنگه که جورید گرتی بیت کارینان هر کسی که وب کار بینیتن اجدر و صحه که یا ودر کو اف صحه فریز بیتن ترومبیل نزیک نبن وایرن کاره بیل نزیک نبن پانزی خانه نزیک نبن آواهی نزیک نبن کو مترسیل سر آواهی پیدا بیتن هر سات تانکن غازند ال پی جی نزیک نبن کو بخوش در وب کار بینیتن اونا چی بشوازی جیا بیت اوی گلک بلن بیتن تنش در و اما ناف هولد گرتی دا قدقه پیچ رنگه کی هر کسی که ناف هولد گرتی دا ناف اوتلان قاعد اوتل گلکی تن هر سات قاعد شانو گریای تن هر کسی که رابطن یاری ناگیری کار بینیتن دپ رابونیت یا سایل برام برای نه انجام ئەمە چۆن ئەمە ڕێک دەخرێت و بۆ نمونە لە هۆڵێکدا ئەمە ڕێک دەخرێت ئێوە چۆن دەزانن کە یاری ئاگرین تێدا بەکار هاتووە یان بەکار نهاتووە ئایا نوێنەری ئێوە لەوێ دەبێت بۆی بزانن کە بۆنەکان چۆن بەڕێوە دەچێت هر ابرو کن ویسارک رسمی ریوبریا برگی شهرستانی گل چندین ریوبریا وید پشکدار بوین اف ریوبریت گرنگ یا امضا کری یا در پارێزگاری دوی که هر روز هیده وزیر نافخو اوه کو چندین ریوبری حتی ریوبری پلیسان گل هر بینه آسایش گل هر بینه هر یک نسخه جدی بوچیتن اف ریوبریت شولاجی دی پرابون نیاسای برانبروان کس انجام دن و اودی دیفچون السرکن پشت نویسار رسمیش پارێزگاه دوی که وزارت نافخود گهت وان ریوبری یعنی نوێنەرتان دەبێت لە هۆڵەکان بۆی چاوکراوە بن ئاگایان لێ بزانیت چ ڕوو دەدات نینر میت هین کدی سردان وان جهتا کن مرجن برگری شهرستانی تیده هبن هفته نینر مدل گلوی لجنه بیتاباتی تا پیکینان کو سروکاتی هر پارێزگاه گاره دهو که چندی رضاداری نلگلی که بخانه دهو که ئێستا لە ئاهەنگێک بۆنەیەک بەڕێوە دەچێت باشە لە هۆڵێک لە هۆڵەکەدا هەموو خزم و کەس و ناسیاوەکان لەوێن ئاگر دەکرێتەوە سەرپێچی ئەم یاسایە دەکەن کە ئێوە دەرتان کردو نابێت یاری ئاگرینەکان تێدا بەکار بهێنرێت ئێوە چۆن دەزانن کە ئاگری تێدا کراوەتەوە یان نەکراوەتەوە ئایا چاودێرن بەسەریانەوە کامێرای چاودێری هەیە یاخود نوێنەری ئێوە لەوەیەکە هەواڵتان بۆ بێنن بەڵێ لەم شوێنە ئاگر کراوەتەوە یاخود یاری ئاگرین بله لجنه دیتا پیکینان پارێزگاه دو
شپارێزگای دووەکی و چەندین ڕێڤەبەرێتی کە ڕێڤەبەرێت گرنگن ڕێڤەبەرێت پۆلیسا دێ ئەندام تێدا هەبیتن ڕێڤەبەریە گەشت و گوزاری دێ تێدا هەبیتن ڕێڤەبەریە ئاسایشە دێ تێدا هەبیت ڕێڤەبەریە بەرگری شارستانی دێ تێدا هەبیتن دێ سەردانە وان جهتاکەن ماوە یعنی احتمالە فوجەتەن سەردانە قاعد کەن فوجەتەن سەردانە کامێرەتوانی چاودێری بکەن فوجەتەن چی بیتن هەندێک کەسە خڕێکەنات ناف قاعد شەهیانێ دا سەحکەنی کە دەفیارین ئاگیری ئێنە بکارینان یان نەدێ دیفچونێ تەکەرن سەروان قاع وان هۆڵێن گرتی ji bo hindê darídanên agirî peyda nebin. باشە ئێوە هەماهەنگیتان لەگەڵ بەرگری شارستانی هەیە یاخود بۆ مۆڵەت پێدان با بڵین بۆ ئەم جۆرە هۆڵانە کە ئەگەر لەگەڵ شارەوانی زیاتر کە ڕێگە بەوان نەدەن مۆڵەتیان نەدەن کەم جۆرە هۆڵانە دروست بکەن هەماهەنگیتان چۆنە لەگەڵ شارەوانیتان؟ آخر پیشتر ببری چند سال هر آواهی که هات با چه کردن بیتن گله جارا مرجع برگری شهرستانی گله تیدانه بان مثلا دانوان جهت هات کرد من مرجع دست پیکی سر فرض کینه بدلا اگر ومراندنه لازمه تو که اتدا سیستم اونین آگیری وقتی بر بیت کاره به خود اتوماتیکی ومرینتن جلسه هوشداری مگوتی بله پال وره اول سال 2018 وره حتی نو که چندین لجنات نه پیکیناش شوانا لجنک شپارزگاه دوی که چندین اندازیار تدانل گل چندین افسرین برگری شهرستانی هر آواهی که چیتا چندین ریوبریا سردان ریوبریا مد کتن افلجنا چیتا سروی قطعی آنکل وی جهت آواهی لی تتاوا کرن و الویرا نقشک تتا پیشکش کرن بو وی لجنه همی مرجن خوب پارستنی لازمه تدانل هبن پشتی هنگی کلیج نادی چونی سردان وی جهتی که تکود بیت هیکل و حتی آواهی تمام بید بر دوام ام سردان وان جهت کن و گلک آواهی اوی تاتینه چکن سال 2018 حتی نو که همین مرجن خوب پارستنی تدهنه مرجن برگری شهرستانی تدهنه در اتصال کنه تدهنه کویا دیار جی سال 2018 حتی نو که افشین رژک زور آواهی جی بله باشە کاک بێوار ینی با ئینساف بین زۆر جار دەگوترێت لەم هۆڵەدا یاخود لەم شوێنەدا مەرجەکانی ئاگر کوژێنەوە هەن ینی بوتڵەکانی ئەوانەی کە ئاگر دەکوژێنەوە هەن ئایا لە بۆ هۆڵێکی ئاوها هەبوونی ژمارەیەک لەم بوتڵانە ئایا فعلەن دەتوانرێت دەم ئاگرانە بکوژێنەوە چونکە لە دنیادا ئێستا سیستەمی هۆڵەکان بە شێوازێکە بە خۆکردیە بە شێوازێکی ئۆتۆماتیکیە هەر حاڵەتێک سیستماتیک ڕێکخراوە هەر حاڵەتێک کە ئاگر دەبێتەوە لە بنمیچەوە لە لا دیوارەکانەوە بە شێوازەکە وایە کە خۆی دەپڕژێت ئەم مادەی کە لە نێو ئاگر کوژێنەوەدایە ئاگرەکە کۆنتترۆل بکرێت نەگەرەوەی ئەو خەڵکانی کە لە نێو هۆڵەکەدان ڕەنگار کەسە لە تاو ڕزگارکردنی گیانی خۆی و کەسوکارەکەی هەر ئەسڵەن بیری بەلای ئاگر کوژێنەوەکەدا نەبێت بچێ ئاگر بکوژێنێتەوە ئەم سیستەمە چۆن ڕێکخراوە هەرەوەیە کە هەر لە هۆڵێک و دووسێ بتڵ هەبێت یاخود بە شێوازێکی سیستماتیک ڕێکخراوە چۆن دەبێت؟ نخیر وانینا نه نخیر اگر تا گهداری آخونیت مکر بیت مگوت تا سیستم اتوماتیکی سال 2018 وره من گوت تا اف سیستم اتوماتیکی وقتی ریدانگیری پیدا بیت اخو کنترل سرت تکرن اف اندازیار ولگل اف سرت ما وقتی سردان وی جهتی کنه به اوایل تا آوا کردن نفس وی دیزاین اول ولات اروپا تا انجام دادن ولات بریتانیا تا انجام دادن ولات امریکا تا انجام دادن نفس وی دیزاینیه نفس وی خریطه نفس وی سیستمیه لیل ویرا گل جرش خودان آوای خوشی چی بیتن اهمالیت ادب کرد سیستم اتوماتیکی وقتی اگر جهت کنترل سرت تکرن اب خود ومریتن گله جرا احتمال خودان آوای چی بیت حنف یا آوای گرتی یعنی خلل سیستمی خود های بیت پشکنین هر شش هیواجاره که بوبوت کردن با آواهی خوب کردن یا سال جاره که اب خو آواهی خوب کار بین که های آواهی درسته یا نه گله جاری دانگیری پیدا بوی خودان آواهی خو درگاه قفل کردی گرتی درگاه قرطال کردن نه چی درگاه قرطال کردن بیت قفل کردن افجل وری گله جای مالیش لای خدان آواهیان جی و تت انجام دانش برهنده هر شش هیواجاره که هم سردان وان جهتات کن و برهنده افرین مایه هات نداره خصوصا اف مرجع کود دین دادگاه پیرامون وسایل برام وان کسا دین انجام دان دا هر کسک سردان جهت خوب کردن پشکنین با آواهی خوب کرد اگر خلل اگجیت ده هبیتن داف آواهی اف خلل بیت چاره سر کردن و اف که ماسیت دا بین عجیب عجیب کردن بهند داف آواهی پارستی بیش ریدان صوتنه بله برایس بوار عبدالعزیز بەرپرسی ڕاگەاندنی بەرگری شارستانی دۆک سوپاس ماندوو نەبیت.